سعي لمكة ام ما مستحب سيرش لكم اجدي مكنتو باشا بقصهم لكم يعني سرتا بقصوا لكم ما فهموزي دو عادي قوتم يكش كبيتن بابا ايه بابوكم ما مستمع مولود اگر باسی او شێوازە گرنگیانە بە قوتابی لەلایەن مامۆستاوە تاچەند گرینگە بۆی قوتابی هەست بە دەروونێکی ئارامتر بکە بۆی زووتر فێر بێت بەخۆ ڕاستی پۆلیەک جیاوازە لەگەر مەسەلەن قۆناغەکانەکەی کە وەکو پۆلی 2 پۆلی 3 و ئەوانەیە پۆلی 1 ئەبی ینی زۆر بە نەرمی زۆر ینی بە شێوازێکی نەرم ئەتوو هەستکەوت لەگە ئەو مندارێ بکەی چونکە زۆر جار یەک ئەوەی ڕقبوونی تو بەرامبەری ئەو مندارە لەوانەیە ئارەزوی خوێنی نامینی لەوانەیە ئەو مندارە زۆر جار لە ناخی زۆر پرسیاری هەیە ئەگەر هەز بە ترسی تو بکە هەز بە ترسی تو بکاتن ینی ئەو مندارن زۆر شت لە ناخیدا هەیە پێت نالێتن مەسە ئێستا یەک لەوانە نمونەکە لۆ بینمەوە مندا زۆر جار حاجەتی دەرێ هەیە بچی لە تو بترسێ پێت نارێ زۆر جار لەوانەیە مەسەلەن هەر پێت نارێ نەفسیان بخۆش ئەوە ئەبی تێکەچیانی ئەوجا لۆ ئەوەی ئەتو ئەو مندارە پەروەردەیەکی باشی دەستی توبی ئەبی ئەتو خودی خۆشت خودی کەسایەتی خۆشت لە پۆلدا زۆر بە وێنەیەکی جوان پیشانیان بدەیلۆ چکە منداڵ ئاوێنەی مەسەن ئاوێنەی تووە ینی ئەتو چی ببینی ولێت وەرئەگریتەوە ئەوجا ئەبی هەر سوکەوتەکان زۆر ڕێک پێکەی لە پۆل و تەبیعاتیشت زۆر خۆشکەی بەرامبەریان چکە بەڕاستی منداڵیش خۆی مامۆستاکان و قوتابیەکان ڕاستە ینی وەکو گوتم ینی ئێستا ئەمە ئەو مامۆستایانەی کە تایبەتن بە پۆلیەک بەڕاستی بە شێوەیەکی گشتی ئەبی بەو شێوازە بەردەوام لەگە پۆلیەک ئێستا زۆر جار ئەمن ئێستا خودی خۆم ڕاستی مامۆستام هەبووە ئێستاش لە خەیاڵ بە هەندە باش بەلوم بەڕاستی مامۆستاشم هەبووە وێنەیەویشم هەر لە بەرچاوە کە چەند خراپ بۆ لەگەرم ینی هەردووکم لە بەرچاویە یعنی ئێستا تەمەنم بۆ 39 ساڵ تقریبان هێشتا ڕەحمم لە ئەو مامۆستایەتی کە یارمەتی میدایە و لۆم باش بووە منداڵیش چ ببینی پاش 30 سال کەژبی هەر پیشاند ئەداتەوە هەر پیشاند ئەداتەوە ئێستا من نزیکەی 18 سال پێشستا لە قوتابخانەیەکی دەستم گۆتەوە لە کۆمێتی ئەنووسی منداڵەکە ئێستاش ئەنووسی ئەمنی دیۆزی تۆ ئەنووسی ئەلێ مامۆستا خۆزگەم بەو کاتی ینی بزانە ئەو شەبڕەک ڕاستی لێکدانەوە خۆزگەم بەو کاتی ینی پاش 18 ساڵی بەڵام ئەگەر لێم دابواە لە کۆمێت لۆی ئەمنووسی مامۆستا و فلان شێواز لەگەم بەکارهێنا ینی ئەوە زۆر ئەوەیە ئێستا مەسەن بۆ نمونە ئەو منداڵە بەڕاستی منداڵێکی گۆشە گیر بوو بەڵام ئێستا تێکەلی منداڵان بووە ئەخوێنی مانجی یەکەم هەر ڕای ئەکرد مردم چەند 6 کۆران لە دوو کردی ئەم گوت مام غەفور کا حەمەدەمین ئەیگۆ لە مەکتەبێ گوتم مام غەفور وەڵڵا 6 کۆرانی لە دووکەم نەمدیتەوە بەڵام ئێستا کردی لە مەکتەبێ بەس ئێستا حەمەدەمین بەڕاستی زۆر حەزی لە مەکتەبەیە وەڵڵا پێش هەموو تەڵەبەکانیکە بقصهم لكم يعني سرتا بقصوا لكم ما فهموزي ئێستا ئەتو بەقەس سەرتا وەرە مامۆستای فەرمونخۆ ئەو دوو مانگە ئەرێم باپی ناوی چێدەری نیتم دوو مانگە پێوەمە هەرێ نیتم باپیر ناوی چییە؟ نیتم باوکت ناوی چێ باوجا ئەمن ئەو دوو مانگە ئەرێم باپیر ناوی چێ نیتم لەوانێ بەو دەقەیت و هەر نەرێتن حەمەدەمین ئێستا من و مامۆستا لێرین وانە ئێستا چەند نەفەرین ئێک پازدە نۆزەسەر باشە ئەوە ئێستا ئەم مامۆستا ڕۆی نەڕوا ئەدێگە بێتەوە ئەبینە چەند زوو ئەرێ کەنج بێمە کەبابی ونیە ئەو ڕۆژە کەبابی لۆ کردبی مامۆستا چەند شیشە خوارد نابریتمە کەبابی ئەرێم حەمەدەمین کەباب هەیە گۆشت هەیە سینگ هەیە جەرگ هەیە ئەو شتانم هەموو هەیە ئەرێ ماستیش نییە یەکوە حەمەدەمین خۆ ئەمن لۆم ئاتۆم هیناتێ چێندە نەهیناتەکە ماستیان لە کەباب باسی برادری خۆتم لۆ بکەی زۆربیان لەگە چیان ئەگەڕی ینی زۆربەی کاتەکان دەگە چیدایە زیاتر دەگە چی ئەگەڕی لەو برادرانەت لە کۆرانی لەگە چی ئەگەڕی زیاتر ناچ بۆ کۆران ناچی ئافرین عافیە مامۆستاگەر لە سۆشال میدیا
لە ماوەکانی ڕابردوو کۆمەڵی ڤیددیۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە قسە خۆشەکانتان لەگەڵ حەمەدەمینی دەنجی داوەتەوە ئەوە چه هەستێک بە تۆ بەخشی کە خەڵک لەو بارەیەوە قسەی خەڵک چیوە واللهی شو بولش ڕاستە وەختی ئیشێنە حەمە وەختی ئیشێنە حەمەدەمین دوای ڕاستە وەختی ئیشێنە ڕاستی مەسەلەن بۆ نمونە ڤیددیۆیەک دامنا ڤیددیۆیشترم دانا زۆر جا مەسەلەن بۆ نمونە کۆمنتی ئەو خەڵکەی ئەخوێنیەوە بەڕاستی یانە من بەخۆم ئێستا نەتوانم یعنی کوستایشیان بکەم ئەوەندە بە جوانی ئەوەندە بەڕێک پێچی ئەو کۆمنتانە لۆم ئەنووسێن بەڕاستی ینی هیچ ینی وشک نیێستایشیان بکەم ینی ئەوەندە مؤدەبن خەڵکەکە ئەوەندە ڕێک پێک ئەوەندە تەرجیع دەکەن بەڕاستی ینی زۆر دڵخۆشم ینی خەڵکێک هەیە ینی دایمەن وا هەست ئەکا کە مامۆستاش بوونی هەیە ینی مامۆستاش هەست بە ماندیبوونی مامۆستای ئەکا ینی بەڕاستی ئەوە دڵخۆشیە لۆ من چکە ئەمە ینی ئەگەر هەر خانەوە دەگلی بپرسم با ئەو ڕۆسی مندا لە لاتبی 4 سعات لەوانی ئەو خانەوەدا لە ماریش ڕابکە بەس ئەمە مامۆستا بە دایمی سی مندار لەسەری مەیە ئەمە ئەبی پەروەردەیان بکەین ڕاستی ئەوانش ئەبی هەست بۆ ماندیبوونی مەی بکەن کە ئەمە بەس ناچینە پۆل و نایەنە دەرێ بەڕاستی زۆر ماندینا مەسەن منداڵ هەیە نەخۆشە ئێستا منداڵم هەیە لە پۆل تقریبا ئۆتیزمی هەیە ئەو منداڵە هەردانانیشی ئەم دارە ینی هیچ ڕناوەستی بەڵام ئەم ئێستا الحەمدولیلا وەم لێ کردێ ڕای بینم لەگە پۆل ڕای بینم لە جیاتی ئەوەی بیدایەت هاتبوو ئێستا بە شێوازشی باشتر ینی ئەم منداڵە هەتا ماجیک دەست ئەداتێ ئەنووسی ینی ئەو زۆر گرینگە لۆ من ینی ئێستا بە هەردوو لامان ینی هەم خانەوادەی قوتابی و هەم ئێمەش دەبی لەگە یەکتر ها ئەو مەسەن تەنسیقمان هەبی لۆی ئەو منداڵە بە شێوازێکی باش پەروەردەکەین بەخۆت ئەزانی ئەگەر منداڵێک لە کۆمەلگا لا بداتن لەوانەیە کارەساتی گەورە بنوێتەوە بەڵام ئەمە ئەگەر بتوانین دوو مندار بگەڕێنینەوە سەر ناو کۆمەلگا و ینی پەروەردەیەکی جوانیان بکەین بەڕاستی ئەوە سەروەرێکی گەورەی لۆمە ینی منداڵ لە پۆلیە ئێستا ئەوە ڕێی من وایە ئەگەر 1000 بینای دروستکەی ئەگەر تاچی کۆمەلگات ڕۆشنبیر نەکەی ئەو بینایە بە ماوەی کورت یعنی تێکەچی بەڵام ئەگەر تاکی کۆمەلگات ڕۆشنبیر کرد لە هەموو ڕۆک ینی شتەکان هەموو لە شوێنی خۆی ئەمینێتەوە شتەکان هەمووی لە شوێنی خۆی جوان ئەمینێتەوە شەقامەکان و ئێستا قوتابخانە مەسەرەن ئەو ساڵ دروست ئەکا پاش 3 ساڵکەی تەعمیل کرد لۆ ینی کۆمەلگات لە ئاستەچین بە قۆتی ڕۆشنبیری دانیە ینی دەبی مثلەن بۆ نمونە ئەو مندارێ فێرکەم ئەو قوتابخانەش مالی تووە ینی دەبی فێری کەم چۆن لە مالیە توشتەکان ئەزیێت پێ ناگەینی لە قوتابخانەش دەبی بە هەمان شێوە ئەمن ئێستا پۆلی من تاکە پۆلە لە قوتابخانە مندا لۆی نێ چپسی بخۆ تاکە پۆلم لۆ فێرم کردیە وە ناشخۆن ئەجە منداڵ ئەبی پەروەردە بکرێ منداڵ ئەبی پەروەردەش تەندروست بکرێ منداڵ ئەبی وا فێری بکەی ئەتوو کەسیوی منداڵ دەبی وا فێر بکری ئەتوو کەسیوی نەک مامۆستایەکی لێت بترسێ ینی ئەو شتانە زۆر گرینگە بەڕای من ئەتوو لە مەکتەبێ سەرەتا لۆ فێر لە مامۆستای کرد ئەوەی لولدەوە خورامت حەمەدەمینەوە ئەوە چیەوە چەند پارێەوە 5,000 باش ئەگەل و 5,000 هەزاری لێ دەربینن نا ئەگە مامۆستا 3,000 بداتە من چەند ئەمینێ یەک ئەمینێتەوە ئەدی ئەگە 3,000 بدەمەوە دیسان چەند ئەمینێ دوو ئەمینێ جا من حەزەکەم مامۆستا هەندێک پرسیاری لە تو بکە باشە بەس پرسیاری کرد جوابیتەوە باشە ئەو مایکەکەی دەبە مامۆستای فەرموو مامۆستا حەمەدەمین ئەوانە حەزیان لە پرسیاری بیرکاریە عەفو حەمەدەمین ئەوانە حەزیان لە پرسیاری بیرکاریە ئێستا ئەمە ئەوەندەمان چەند نەفەرن دانیشتینە 1 2 15 1 2 3 3 5 بکەینەکە 15 ئەوە تەواو حەمەدەمین ئەگەر مامۆستا بڕوە نە ئەمن بڕۆم ئەمن ئەمن ئەڕۆم چەند دەبینێت ئەمڕۆم نا ئەمن ئەڕۆم حەمەدەمین ئەمە سەینە ئەگەر ئەمن بڕۆم ئەو حەلی کرد پرسیارەکەی حەل کرد ئەدیگە یەکەشکە بێ ئەگە یەکەشکە بێ ئەوش ینی بابێ نیە دەبابێ
ئەتو ئەوت باشە پرسیارەکان لە کورتی ئەبڕێنیەوە. باشە حەمەد ئەمین مامۆستا بردبوویە مارکێتێکی دوو سە لەیلۆ دانابووی. پڕم کرد. باش سە لە گەورەکە بوو لەگەڵ سە لە گچکەکەی. ئەتوو چیان هەڵبژار؟ بەلاشەکە بوو گوتمان چی هەم باشتر پڕکەین. پێات نێتێ. نانە واز لە پەیابینە. ئەمە دوو سەلەی لێبوو وەچی گوتمان بەلاشە چێهانیان پڕکەین باشترە گەورەکەیان گچکەکە. گەورەکە پڕت کرد؟ چەند عەلاگەت بردەوە فیلە؟ ها؟ 8 عەلاگەی بردەوە. 8 عەلاگەت. ئەو ئۆفرەش بەردەوامە. گوتی هەموو گوتی ئەگە ئاقر بی و زیرەک بی چەند ڕۆژ جارێک وەرەوە؟ هەموو مانجێ. وەنیە؟ 8. حەمەد ئەمین ئەتوو خەڵکی شوێن دەری؟ ئەمووکی. ئەمۆکەیە. ئامۆکەی لە چێن دەرە لێرە؟ لە چێن گوندتان لە چێن دەرە؟ نیتی. نێتی. ئەدیکو ئامۆکەیەت و ها؟ بزانم لە مەکتەبێت دەرسەشی خۆشەوە. چیان دەرس لە هەمیان خۆشترە؟ کوردی. چێ پێت ئەرێ؟ دوو. ئەتو حەز لە دەرسێ منە؟ ها؟ باشە لۆ وەختە چی وهات دەکرد هەر دەهاتی لە مەکتەبی لۆ؟ هەردەم. بەس ئێستا هەر نایە ونیە خۆشە مەکتەب ونیە؟ دەرسێ من خۆشە ئێستاش زوو دێ مەکتەبێ وەچی جاران نی زوو دێ ناشتیەوە هەتا چ لەگە من نەکەی هەتا چ نەکەی کابزانام چ ئەکەین هەمزاویشە چینەوە ئەو هاکەین ئەجاستەوە گەنا ناستەوە بەس خلاص خەڵعاتی نایە جامتاشی لۆ قەیم ئەەکەم سەیوانیشی لۆ ڕائەگرم لۆی بەڕێک و پێشی بستەوە مارێ وەنیە؟ زەمە حەزەکەم مەشهەدە چی خۆتان دووبارەکەنەوە لەگە حەمەد ئەمینی قسەی خۆش. حەمەد ئەمین ئەو ڕۆژەی خەلک گوتی ئەوە خۆش بووەچی گوتم حەمەد ئەمین ئەمن و ئەتوو ئەکات چەند؟ دوو. ئەدی گوتم یەک هەشکە بێتن؟ دەبابێ. زوو بڕاندیەوە. حەمەد ئەمین ئەوەن گۆ ئەمە سینە ئەگەر ئەم بڕۆم چییە؟ بڕۆم؟ ئەبتۆ چەند؟ دوو. حەفیا ئەدی ئەگە بێمەوە دۆرە. حەمەد ئەمین ئەیگە مامۆستا لە مەکتەبێ لە غورفەی بانجی کردی کو جواب دێەوە؟ وەشی گوتم حەمەد ئەمین وەرە ئەتو چ دەکرد؟ عادی و حرەکەی دووبارەکەوە مامۆستا بانجیکە حەمەد ئەمین وەرە دەبرادوێت کە ئەتێ پرسیار لە چی بکەیت؟ پرسیار لە چیان بکەیت لێات پێشی بەردەن پێشکە لەوە وەرکە من لێ ئەتو چەند ساری حەمەد ئەمین؟ 2 سار. حەمەد ئەمین خۆتو بەبۆکەنی بەبۆکەی؟ بەبووکەمە. کورە کا بەبۆکەی؟ شیر لە دوو ڕەقەم شیر. حەمەد ئەمین ئەدی پرسیارێکی لێ من بکە چ پرسیارێک لۆ من هەیە؟ دێڕادێ. باشم حەمەد ئەمین ئەتوو کوی؟ قسەکەم بدەی. حەمەد ئەمین ئەتوو ئەتوانین ناوی تەواوەتی خۆم لە بری؟ ئەتوو برێ. حەمەد ئەمین چێ؟ غەفوور. غەفوور چێ؟ باپیری ناوی چییە؟ نیتم. کورە حەمەد ئەمین کونیتە؟ نیتم نا. باشە چەند برانەنگۆ؟ 1 2 3. برای یەکەم ناوی چێ برای یەکەم هەمویان گەورەتر؟ لەبیر بچووە. ئەدی دووەم؟ ئەوش لەبیر. ئەدی سێم؟ ئەوش. یعنی هەروە بێت نەماینە؟ بەخۆ ناوی چی؟ ئەرێ بابت ناوی غەفوورە. شارەزای کەرۆ. ئەدی بەخۆت ناوی چی بەخۆ؟ بەخۆتش. حەزت لە مامۆستای نزیک بیان لە پشتەوە دابنیشی؟ خوارێ. ئاخر خوارێ چێن دەرە؟ خوارێ. باشە. لە خوارێ زوو باشتر تێئەگەی یان لەسەرەوە؟ لە پێشەوە. لە پێشەوە دانیشی؟ لەوێ باشتر تێئەگەی لە مامۆستای؟ لە ڕێزی پێشەوە؟ باشتر تێئەگەی؟ دێم لە پشتانە بوو لە خوارێ بوو. لە چێن تۆپانێکی لە ساحی؟ لە پێشەوە یا گۆڵچی؟ حەز لێ گۆڵچی بی هوجوم بی چ بی؟ هەستەکەم گۆڵچێتی باش.
جا بچین چه کەبابی بخۆین حەز دەچی ها کەبابی كباب جەهان کەباب كباب کەبابی چێن دەر کەبابی ماری مامۆستای جيانا داوارە بۆ باوکی لەیانە دبر دەست خۆش حەمەدەمی آه هەر بژی حەمەدەمی دەست خۆش ئەچی باش حەمەدەمی خۆحافیز خافيس چاوت ماسەکەم خۆدی ماسەکەم برێ چێوات